سڵاوتان لێبێت بینیرانی جاری کرمانجی لە هۆڵی ڕۆشنبیری لە ئیداری سەربەخۆ سۆران بڕیارە ئێوارە کۆنسێتێکی موزیکی لێرە بەڕێوە بچێت بۆ وردەکاری و ئامادەکاریەکان لەسەر ئەم کۆنسێتە میوانێکم لایە مامۆستا یوسف عومەر بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری سۆران. مامۆستا سڵاوت لێبێت ئەو کاتت باس گەر باس لەم ئێوارە موزیکی بکەین بە دیاریکراوی کە بڕیارە پێنج ئێوارە دەست پێ کرێت وردەکارێکمان بباسکە ئامادەکاریەکان بەکوێ گەیشت. بخير بين طبعا بريار ماندابو كونسيرتي تايبت با ميلوديكاني حسن زيرك حسن زيرك نمبر انزام بدين اما دكار كانش من وكو جروب موسيقى بروفو هريكو بروفي خوما كرديو دو غوراني باش دارن كاك حسن زيرك و كاك دري سوماني تنها غوراني كاني حسن زيرك دينوا ما بس تشمل لوا زياتر هم بزندو هشنوي غوراني كاني نمر حسن زيرك وهم اشنا كرديني غوراني كان احسن بجنجو لواني جيلي نوي استانيكا ما بس تشكش مال هبو اويشان زياتر جرينجيدان با كلتور و هنري فولكلوري كردي خومان بو بزندو بمينتوا هیواداریشم خلق زماور بيتن او فرصه دەستە خۆیان نەدەن پێم وابێ کۆنسێرتێکی زۆر چێژبەخش و تایبەتە بیتن داواکارم بێن خۆیان بێ بەش نەکەن لە چێژی ئەو کۆنسێرتە مۆسیقیایە. بەڕێوەبەری ڕۆشنبیری ئەم ساڵ بۆ سێمین جارە کۆنسێرتی موزیکی بەڕێوەچێت لە پلانتاندایە کۆنسێرتی موزیکی ئەو خواستی لەسەرە یاخۆت دەتانەوێت بە خەڵکی نوێ و جیلی نوێ ئاشنا بکەن. طبعا ئەوە سێیەم کۆنسێرتی مۆسیقا ئێمە وەکو بەڕێوەبەری ڕۆشنبیری سۆران ئەنجامی ئەدەین پشتوان بەخوا و وەزارەت و خودی ئیداری سەربەخۆی سۆرانیش بەتەمای مانجی نۆژ بە هەمان شێوە کۆنسێرتێکی تر تایبەت بە گۆرانی موزیکی کوردی ئاشنایی جێچکەی جێگران بکەن ئینشاءڵڵا. مامۆستا یوسف عومەر کە لەگەڵم بووی زۆر سپاس. بەڵێ ئەوەی کە گوێ بیستی بوون قسەی بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سۆران بوو کە ئاماژە بۆدا ئێستاش هەروەک لە دیمەنەکان دیارە ئامادەکاریەکان دەست پێ کردووە لە ئێستادا لێرە ئامادەکاریەکان نەکرێت بڕیارە کاتژمێر پێنجی ئێوارەی ئەمڕۆ لە هۆڵی بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سۆران لەژێر چاودێری سەرپەرشتاری ئیدارە سەربەخۆ سۆران هەڵگوڕ شێخ نەجیب و بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سۆران هەروەک میوانەکەم ئاماژە پێوەدا بۆ سێمین جارە لەم ساڵدا کۆنسێرتی موزیکی لە ئیدارە سەربەخۆ سۆران بەڕێوە بچێت و ئامادەکاریەکان تەواو کراون و بڕیارە کاتژمێر پێنجی ئێوارە بەڕێوە بچێت.